نعم محمد رشيد معروفة دانوشي صادقم تقريبا هر لكون وهر لم شعراجي تاپۆری دەی ئامادەیم خوێندووە ئیتر دوایەوە دەستم کردووە بە ئیشی موبایل و کارفرۆشتنەوە شتانە تقریبا 6-7 ساڵیشە ئەم دوکانم داناوە خۆم پێوە مەشغوڵ کردووە بەیانیان دوکان ناکەمەوە ئیتر زۆر جارە چمە دەرەوە چمە ناو بازار پیاسێکی ناو بازارەکەم ئەچم بۆ چاخانە بڵێن دووسێ هاوڕێ بینم و دووسێ چا خۆم بەم گەرمەوە ئاوەها ئیتر دوانی ڕۆژ دوکانەکەینەوە سەعات دوونی و هەتا نزیکی مەغریب تر زۆر ڕۆژیش لەگەڵ هاوڕێیانە چینە دەرەوە بۆ کات بەسەربردنەوە شتانە شەوانیشتر هەر لە دوکانم نازانم ینی هۆکارێکی وای نەبوو تاپۆری دەڕۆشم تەقریبا خراپیش نەبوو بەزیتر هەر بۆ بۆنەوە کە زۆر نەبە خوێندووە شتانە زۆر سەرکەوتوو نەبووم جۆری گوڵەکان وەڵا حالێن ئێستا گوڵم بڵێن زۆر نەماوە بەستر ئەمە مەتاتی ئەفریقیە ئەوەیان ئەرالیایە ئەمەش جۆرە مەتاتێکی ترە هەر ئەوەش هەر جۆرە مەتاتێکە ئەمەش لابلابە ئەوەی تریشان گەڵاوردەکەم وەنادووی پێڵێن ئەمانەی دوایشەوە گەڵا ڕەشەکان ئەمە مەتاتە جۆرە مەتاتەمەش عەلەیکوم ئەسەلام چۆنی مامەی جان بەخێرەوە قوربان باشیوە ساقە یاخوا بەخێری باشیت یاخوا وەستا گیانم کاتە باش چاوت ماچەکەم بە ڕێزی سپاسەکەم وەستا گیان سیارەکە تۆ بڵێ تەواو بێت زۆر باش لە شتا ساک بێخۆ ئەی چەرێکی کە بێن بۆی ئیشەڵا ئەوێ وەڵاهی اینێکمان بەدەستەوە ئەگەر تۆ زووتر وایە مەمنون بووم زەرورەینا پێم نەوێتیت ماوەی مانگێک چ شەو لە قاعەت تەمرینم کرد ڕاضەم کرد ئەو کاتێ سەردەمی کۆرۆناکە بوو کە تووشی نەخۆشی کۆرۆنا بووم واز بڵێنا بڵێن دوای ماوەیە کە ڕۆشمەوە قاعەکە لابرابوو نەمابوو تر بەڕاستی لەم شارەی ئێمە هیچ ئاسانکاری نەکراوە بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت کە هەموو قاعەکانیان لە قادی سەرەوەیە یان بەربەستێکی هەیە کە ئێمە نەتوانین بڕێن وەر شتێکی تیاکەیت ڕێزێکی تیاکەیت بەڕاستی شتێکی ینی ئاسانکاریەک نەکراوە لەم شارە بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت کلیدی مەدەر
تاقیبانیان دوکان ناکەم ئەوتر زۆربەی ڕۆژ ئەڕۆم پیاسێکی ناو بازاڕەکەمیان ماڵەوە شتێکیان پێویست بێت بۆ سەوزە و میوە و مریشک و گۆشەشتانە شتی پێداویستی ڕۆژانە بۆیان بکڕم و ئەڕۆم لەیان لە چاخانە دانیشم دوو برادەرە بینین دەمەتەقەیە باسی ژیانی ڕۆژانەیەکەین بەیەکەوە یان دەمەتەقەیەکەین بەیەکەوە. بەنیسبە دەم ماتۆرە شەحنانەوە بەڕاستی شتێکی ئاسانکاریەکە بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت کراوە. من پێشتر ئاسایەکانم پێبوو لە 2004 و 5وانە بەڵامی تر لە ساڵی 2006 ئەو خاڵۆزانم دەستیان خۆش لێرۆ تا بەریتانە دەست چاوێن واچەکەم ماتۆڕێکی کۆیان بڵێن بۆ ناتمەوە هەتاوەکو 2011 پێم بوو دوایەوەی تر کە تێکچوو تا ئێستا خۆم تا ئێستا چواردانە پێنجایکەم گۆڕیەوە بڵێن تقریبا 7 ساڵ 8 ساڵ لەم مەزادی مۆبایلە ئیشی کارت و مۆبایل و شتیوان کردووە بڵێن ترەوە 7 ساڵە بێ دوکانم داناوای تر وازم لە ئیشی مۆبایل و کارت و شتەکەیەناوە لەو کاتا بڵێن 7 ساڵە پێش بۆ من باش بوو خۆم هەم خۆم من زیاتر وەکو خۆ مەشغوڵکردنی خۆم پێوە مەشغوڵە کرد بۆ ئەوەی بێمە دەرەوە بڵێن هەر لە ماڵۆ دانەنیشم هاتم کاتێکم پێ بردە سەر و یعنی بەشی ژیانی ڕۆژانی خۆشم ئەلحەمدولیلا پێپەیا کرد لەبەرەوەی چاوەڕێی دەستی کەس نەبیت بەڕاستی بەداخەوە لە وڵاتی خۆمانە خاوەن پێداویستی تایبەت زۆربەی زۆری لە ماڵەوە خۆی سژن کردو نایەتە دەرەوە هیوادارم هەموو کەس بێتە دەرەوەکو من خۆی مەشغوڵکە بە کارێکەوە تێکەڵاوی خەڵک بێت. كامل السلام عليكم. باشي برا جان ولا خوخ وقلسي وجلس. ولا بضل يخوتي كشتي جوان. شاو خوش. داعي بينا دس شاو خوش. دس شاو خوش جت. أربي كيبو بيشاوم. بيكي أبو بيشاو بقربانم شاو أبو بيشاو نونا بيشاو يا. دست شاو خوش. چندی کرد؟ با قربانم چاو ما چکم ممنونم. فرمود نه تا دست خوش. السلام علیکم.
لە تەمەنی دوای 1 ساڵیەوە بڵێن وام لێهاتووە، یعنی 20 ساڵ بە دیاریکراوی ماڵەوەش نازانیەوە بەچی وام لێهاتووە. دەروەڵات دکتۆر و ئەم دکتۆرە زۆر پێکردوم. تا ئەوە بوو دکتۆر زۆر جارەی تەمەنکا خۆی تۆزێ باشە بێ کە گەورە بوو یاشتێ، بەڵام در ئەوەی ژەر وانە بوو. ژیان بۆ ئینسانی ساقیش قورسە، بەتایبەت بۆ خاوەن پێداویستی قورسی خۆی هەرتیایە. بەسترە بێتەوە وا بکەی هەوڵ دەی قورسەکانی ژیان کەم بکەیتەوە لەسەر خۆت. کاژیان چاکە قسە لەسەر وەڵا چاکە لە سەروی هەمووی دیتە چاکە دێنە جارێ. ڕاستە من خەوەن پێداویستی تایبەتم، بەڵام قەت لە ژیان نەڕووخاوم سوپاس بە خۆکە یعنی خوای گەورە هەستێکی پێداوم قەت بێ ئەمەل نەم لە ژیان. بەداخەوە چەنەها خەوەن پێداویستی تایبەت هەیە خۆی سزم کردووە لە ماڵەوە، یعنی هیچ ئەمەلێکی بە ژیان نەماوە. سوپاس بەخوا من خوای گەورە کە ئەمەلی پێداوم کە هەوڵ دەم بۆ ژیان. دوکانم هەیە ئیشی خۆمەکەم سوپاس بەخوا، لەگەڵ هاوڕێیان زوو ئەمە دەرەوە چوونە دەرەوەمان هەیە. ینی بەڕاستی هیوادارمە و خەوەن پێداویستیانەتریش چاو لە من بکەن بێنە دەرەوە، هەوڵدەن ناڕەحەتی ژیان نیان ڕخێنێت. دەستەکانی خۆش. بەڵام ئەم پردی زاڵمە خۆشە، هەفتەی وایە جارێ دوو جاریین بە حکمەوەی نێزیکە لێمانەوە، شوێنێکی خۆشە خراب نییە، شوێنکە خراب نییە، بە تایبەتی بۆ ئەسرار و ئێواران خۆشە. بێرم دیوە بە سەریع پاڵنێ ئەگەر هاتم کوژایتە سوچەوەی کوژێرە بیکەرە باش بێنیان دەستخەی گرەدەیتە دریاگە دواشی پێوەدا بێخە پاڵ خۆ باش دریاگەی دووا پێوە دەگای بیلان